ماردین ئەو ژنەی خاوەن کێل و گۆڕ و وەفاتنامەیە بەڵام لە ژیاندایە. چیرۆکی ئەو ژنەتان بیستووە کە خاوەنی کێل و گۆڕ و وەفاتنامەیە بەڵام هێشتا لە ژیاندایە. ماردین لە زاری خۆیەوە لە سەر کێلی خۆی لە مەزاری شەهیدانی هەڵەبجە باسی شێوازی ونبوونیەکە لە دایک و باوکی. پاشەوەی لە ساڵی 1970 کیمیابارانی هەڵەبجە کرێ وە کارە منداڵێکی تر ماردین لە دایک و باوکیدا ئەبڕێ و لەلایەن خێزانێکی ئێرانیەوە بەخێوە کرێ. ئەگەڕێتەوە زۆر جار منداڵان پێیان ئەوتم کە تۆ مناڵی ئەم ماڵە نیت، بەڵام باوەڕم ناکرد. پاشەوە باوکە ئێرانیەکەم بە نەخۆشی وەفاتەکە و یەکەم وەسێتی ئەوەیە کە بمگەڕێنێتەوە دەست دایک و باوکی ڕاستەقینم لە کوردستان. بۆیە لە ساڵی 1990 ڕوو لە کوردستانەکە و دایک و باوکی خۆی دۆزێتەوە. ئێستا لەگەڵ دایکی نیشتەجێە و سەرۆکی ڕێکخراوی مناڵە ونبووەکانە تا بۆ سۆراغی مناڵەکان بگەڕێ کە هاوشێوەی خۆین لە هەرێمی کوردستان. بەناوی خۆی گەورە من ناو ماردین مەحموود فەتاحە، یەکێکم لە مناڵە ونبووەکانی هەڵەبجە کە لە تاوانی کیمیابارانی هەڵەبجە لە 1688 لەگەڵ خێزانەکەمان لە ناو ژێرزەمینیا بووم و بەڵام دواتر لێیاندا بڕاوم. ئەسکەری ئێرانی هاتوونەوانی کە زین و بوون لە شارەکە ماونەتەوە براون بۆ ئێران بۆ چارەسەر. دواتر من کە لە خەستخانە بۆ ماوەی 3 مانگ چارەسەرم وەرگتووە. خێزانێکی ئێرانی هەڵەسێ بە تەبەنیکردنی من بۆ بەخێوکردنم ماوەی 12 ساڵ لەو ماڵە ئەمێنمەوە. دواتر لە ڕێگەی ڕەفیقێکمەوە مناڵێک بوون لە کۆڵان یاریمانە کرد کە پێم وتراتەوە مناڵی ئەو ماڵە نیت هەڵەبجەیت. دوای ئەوەش جارێکی کە ڕەفیقێکی دایکم هەرهات لە ماڵە ئاماژەی بەوەیە کە من دایکم لە دەمی خۆی بیستم کە من مناڵی ئەوانی و هەڵەبجەیم و بەخێومەکەن. ئەوە بوو باوکم حکمی ئەدامی بۆ دەرچوو لە وڵاتی ئێران. دواوەسێتی ئەوە بوو کە من بچمەوە ناو کە سوکاری خۆم لەبەرەوەی لە دوای نەبوونی خۆی کەسنی ئەو نازیکە ئەو پێم بدە. دواتر من ڕێگەی گەڕانەوەم گرتە بەر بۆ عێراق و دۆزینەوەی کە سوکار بەوەی میدیاکە و کاتە هەرچەند زۆر بۆ کوێسا بەرفراوان نەبوو لە ڕێگەی میدیاوە ئەلانی خۆمم کرد. دواتر بە خۆشحاڵیەوە توانم کە سوکاری خۆم بدۆزمەوە. لە 92 گەڕامەوە بۆ ناو ئامیزی کە سوکارەکەم. لە ئێستاش هەر لەم شارەژیم. ئێستاش ئەمە ئەو گۆڕەیە کە بۆ من کراوە لەبەرەوەی ئەوانەی کە لە کاتی ئەو تاوانەیە نەماون بە بڕیارێکی حکوومەتی عێراقی وەفاتنامەشیان بۆ دەرکراوە. ئەنی ئێستا من خاوەنی وەفاتنامە و خاوەنی قەبریشم، بەڵام هەیکەلێکی زیندوم هەیە. من دوای گەڕانەوەم بەهۆیەوەی کە درێژەم بە خوێندندا زۆر اینجا خەڵکەکەش زۆر باسی لە مناڵی ونبوو نەئاکرد. بەڕاستی شتێک بوو بە جۆرێ لە جۆرەکان وەکو ئەفسانەیەک لێ ئەڕواندا کە مناڵێک چۆن یعنی مردبێت بەجێڕابێت لە شارەکە و دواتر سەر هەڵباتەوە. ئەوە بوو دوای مدەیەکی زۆر ئێمە مناڵانی گەڕاوە کە دانەدانە تاکتاک سەرمان هەڵدایەوە. من کە یەکە مناڵیش بووم گەڕامەوە، دوای من نەیتر ڕێچکەکە بەردەوام بوو. هەساین بە دانانی ڕێکخراوێک بە ناوی ڕێکخراوی مناڵە ونبووەکان. لەگەڵ ئەوە شایمە تایبەتمان نەکرد بە هەڵەبجە، بە هەموو کوردستان و عێراق. هەر ئەو مناڵانەی کە لە بەهەچ کارەساتێک لە خێزانەکانیان دابڕێن ئیشی لەسەر بکەین، ڕێکخراوێکماندانا و بە خۆشحاڵیەوە ئێستا ئەندامەکانمان کە سوکاری مناڵانی ونبوو مناڵە گەڕاوەکان خۆیانن تەمە ناکەین بتوانین، چونکە ئەوانیش ئەو ئازارەی ئێمە چێشتمانە هەر ئەوانیش هەر هەمان ئازاریان هەیە و هاو ئازارین بەیەکە و لە یەک تێگەین بتوانین هاوکاریان بین لە گەڕانەوەیان بۆ ناو کە سوکاریان.